نابێ ڕێگە بدرێت ڕژیمی ئێران ئەرکی واکسنەکردنی بێبەرامبەری خەڵک لە ئەستۆی خۆی بکاتەوە. سەرچاوەکانی هەواڵنێری ڕژیم ڕایانگەیاندووە کە شەپۆلێکی نوێ لە بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا لە شارەکانی ئێران دەستی پێکردووە و وەزارەتی تەندروستی ئێرانیش وێڕای هۆشداری بەردەوام ڕایگەیاندووە کە ژمارەیەک لە شارەکانی ئێران کە پێشتر لە بارودۆخێکی نۆرمالدا بوون بەرەو خراپبوون دەڕۆن. چاوەڕوان دەکرێت کە لەگەڵ زیاتربوونی سەفەرە نەورۆزیەکان ژمارەی توشبووان بە نەخۆشی کۆرۆنا بچێتە سەرێ و بە ژمارەی ئەو شارانەی کە لە بارودۆخی سووردان زیاد بێت. بەپێی راپۆرتی ڕسمی وەزارەتی تەندروستی کۆی گشتی گیانبەخکردوانی ئەم پەتایە گەیشتووەتە 62,142 کەس. سەرچاوەکانی ڕژیم کۆی گشتی نەخۆشەکانی توشبووی کویدی 19یان لە ئێران 1,830,823 کەس ڕاگەیاندووە. بەڵام بەپێی لێکۆڵینەوەکان دەرکەوتووە کە ژمارەی توشبووان و گیانبەخکردوانی کۆرۆنا لە ئێران چەند بەرابەری ئاماری دەوڵەتیە. لەوەها بارودۆخێکدا و لە حاڵێکدا کە لە گشت جیهان دەوڵەتەکان بەرپرسیارەتی دابینکردن و بڵاوکردنەوەی بە خۆڕایی واکسێنیان بۆ هاوڵاتیان و ئەستۆگرتووە، کۆماری ئیسلامی باز لە خصوصیکردنی ئەم ماددە ڕزگاری بەخشەی گیانی مرۆڤەکان دەکات. چوارشەمەی هەفتەی ڕابردوو حەسەنی ڕۆحانی باسی لە سپاردنی هاوردەی واکسنی نەخۆشی کۆیدی 19 بە کەرتی خصوصی کردبوو. بە دوای وتەکانی ڕۆحانی ڕێکخراوی خۆراک و دەرمان لە ئێران ڕایگەیاند کە هاوردەکردنی واکسنی کۆرۆنا ئازادە. ئەوەش لە حاڵێکدایە کە بە پێی یاسای پەسەندکراوی هەرم ڕژیمە دابینکردن کڕینی دەرمان و کەرەستەی پزیشکی لە ئێران تایبەتە بە ڕێکخراوی خۆراک و دەرمان کە ڕێکخراوێکی دەوڵەتیە. بەڵام مەسەلەکە لە ڕادەربڕینی سەرۆک کۆماری ڕژیم بانترە و تەنانەت بەر لە ئاشکراکردنی ئەم سیاسەتە لە زمانی حەسەنی ڕۆحانیەوە بڕیارەکەی لە پلە ئیداریەکانی خوارەوە دەرکرا بوو. بەڕێوبەری گشتی ئیدارەی کاروباری دەرمان و مادەکانی ژێرکۆنتڕۆڵ لە نامەیەکدا بۆ شرکەتەکانی هاوردەکاری دەرمان و بەرهەمە پزیشکیەکان لە ژێر ناوی بانگهێش بۆ دابینکردنی واکسینی کویدی 19 نووسی بووی کە ئەگەر ئەم شرکەتانە دەتوانن واکسینی کویدی 19 لە ڕێگەی سەرچاوەکانی جێگەی متمانەی ئەم ڕێکخراوە دابین بکەن بە خێرایی ئەم داخوازیەیان ئاراستەی ئیدارەی بازرگانی و ئیدارەی گشتی دەرمان و مادەکانی ژێرکۆنتڕۆڵ بکەن. کەوابوو ئاشکرایە کە ئەگەر ناڕەزایەتی و خەباتی خەڵک دەوڵەت ناچار نەکات کە خۆی بە تەواوی هاوردەکردن و بڵاوکردنەوەی بێبەرامبەری ئەم واکسنەوە ئەستۆ بگرێت، گیان و ژیانی خەڵک دەبێتە بارمتەی مافیا بەناوبانگەکانی بازرگانی لە ئێران. دابینکردنی واکسنی کۆرۆنا و بە شێوەی گشتی دەرمان ئەرکی سەرشانی دەوڵەتەکانە و داخوازیەکی گشتیە. سپاردنی هاوردەکردنی واکسن بە بەشی خصوصی بە لەبەرچاوگرتنی داواکاریەکی بەرین کە بۆ دابینکردنی ئەم واکسنە هەیە دەستی مافیای ئێران و لە سەروی هەمویانەوە سپای پاسداران بۆ وەدەستهێنانی سوودی کەڵان ئاوەڵە دەکات. هەروەها بەم جۆرە ڕێگە بۆ هاوردەکردنی واکسنی ناستاندارد خۆش دەکرێت و دیارە بەشی هەژاری کۆمەلگا توانای کڕینی واکسنی ستانداردی نابێت. بێگومان بەم جۆرە ویرروسەکە لە ئاستی ئێراندا دەمێنێتەوە و مەترسی ئەم پەتایە نەتەنها لەسەر خەڵکی ئێران بەڵکو لە ڕێگەی ئێرانەوە لەسەر خەڵکی ناوچەکەش لا ناچێ. ئاشکرایە کە قوربانی بوونی زیاتری خەڵک لە ئێران و ناوچەکە ئاکامی ئەم سیاسەتەی ڕژیمی ئیسلامی دەبێت. هەتا ئێستاش کۆماری ئیسلامی لە بواری وەشاندنی واکسنی کۆرۆنا لە زومرەی دواکەوتوترین وڵاتەکانی ناوچەکەیە. سایتی جیهانی ئێمە لە ناو ئامارەکان ڕێژەی وەشاندنی واکسنی کۆرۆنای لە وڵاتە جۆرا و جۆرەکان بڵاو کردوەتەوە و بە پێی ئاماری ئەم ناوەندە هەتا ئێستا لە ئێران بە شێوەی گشتی 124,000 دۆز واکسنی کۆرۆنا وەشێندراوە. بە پێی ئەم راپۆرتە هەتا ئێستا لە ئیماراتی یەکگرتووی عەرەبی پتر لە 7,600,000 دۆز واکسنی کۆرۆنا وەشێندراوە. عەرەبستانی سعودیش هەتا ئێستا 3,645,000 دۆزی واکسنی کۆرۆنا وەشاندووە. مەراکش بە جەمعیەتی 7 ملیۆن کەس و بەنگڵادێش بە جەمعیەتی پتر لە 5 ملیۆن کەسەوە لانی کەم یەک جار لە بەرامبەر ویروسی کۆرۆنادا واکسن کراون. کۆماری ئیسلامی ئیدعای کردبوو کە هەتا کۆتایی ساڵ واکسیناسیۆنی 2,800,000 کەس بەکردەوە دەردێنێت. بەڵام لە ئێستادا سەرۆکی ناوەندی پەیوەندیە گشتیەکانی وەزارەتی تەندروستی ڕژیم دانی بەوە داناوە کە ئێران تا کۆتایی مانگی ڕەشەمە تەنها توانیوێتی 420,000 دۆز واکسینی کۆرۆنا بوەشێنێت. ڕژیمی کۆماری ئیسلامی لە سەرەتای بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیەدا بە هەڵسوکەوتی ئەمنیەتی و شاردنەوەی ڕاستیەکان لە خەڵک
بۆ ماوەی 1 مانگ هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی بەرینی ئەم پەتایە بوو لە ئێران. ئەم ڕژیمە تا بە ئەمڕۆ بەدانی ئاماری ناڕاست و فریوکارانە و دابین نەکردنی کەرەستەی پێویست بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەم نەخۆشیە بووەتە هۆی چوونە سەرەوەی بەردەوامی ژمارەی قوربانیان. کۆماری ئیسلامی کەمانگانە ملیاردها دۆلار دەکاتە هەزینەی دام و دەستگا پان و بەرینەکانی سەرکوت و دەستێوەردان لە وڵاتەکانی ناوچەکە ناتوانێت ئیدعا بکات کە بۆ دابینکردنی واکسنی کۆرۆنا سەرچاوەی ماڵی پێویستی لە اختیاردا نییە. بە تەرخانکردنی بەشێکی چکۆلا لەم هەزینە سەرسوڕهێنەرانە دەکرێت بە ئاسانی واکسینی پێویست بۆ گشت خەڵکی ئێران دابین بکرێت و بە خۆڕایی بخرێتە اختیار هەمووانەوە. نابێ ڕێگە بدرێت کۆماری ئیسلامی ئەرکی دابینکردنی واکسنی کۆرۆنا لە ڕێگەی سپاردن بە بەشی خصوصی لە ئەستۆی خۆی بکاتەوە. پێویستە دەوڵەت بۆ دوانەکەوتن لە وڵاتانی ناوچەکە لە بواری دابینکردن و وەشاندنی واکسنی ستاندارد و بە خۆڕایی کۆرۆنا بخرێتە ژێر گوشارەوە.